خۆمانە چۆن چۆماڵەواتینەوەی ساگانە بۆ سلێمانیات وڵایەن بۆ سۆڵەگاڕۆی پارەوەرگرتنەکەی تایە معین نەفەری دەیان پێ ئەمە کەژاوەی ئۆتۆمبیلەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لە شارێکی کوردستان کە دەنگدەر و لایەنگری ڕاستەقینەی حیزبەکە بن. ئەمانە کۆمەڵێک کەسن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ڕۆژە و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە دەیانگوازێتەوە و بە پارە دەیانباتە ئەو شوێنانەی کە بافڵ تاڵەبانی وتاری حیزبەکەی تێدا پێشکەش دەکات. بەپێی ئەو زانیاریانەی دەست پایتەخت میدیا گەیشتون نزیکەی 7 بۆ 8 هزار کەس کە یەکێتی پارەیەکی کەمیان دەداتێ و بە پاس شار بۆ شار دەیانگوازێتەوە بۆ ئەوەی بەشداریان پێ بکات لە کەمپێنەکانی بانگەشەی هەڵبژاردنەکاندا. ئەمەی دەیبینن کاروانی ئۆتۆمبیلەکانی ئەو کەسانان کە یەکێتی پاسی بۆ گرتوون و پارەیەکی ڕەمزیان دەداتێ و بافڵ تاڵەبانی لە هەر شوێنە گوتاری هەبێت دەبرێنە ئەو شوێنە و ئاڵای حیزبەکە هەڵدەگرن و بانگەشە بۆ حیزبەکە دەکەن. یەکێتی ڕۆژێک ئەم هەوڵاتیانە لە سلێمانی و ڕۆژێک لە گەرمیان و ڕۆژێک لە هەڵەبجە و ڕانیا ڕۆژێکی دیکە لە دهۆک و هەولێر بەکاریان دەهێنێت و لە میدیاکانیەوە وا نیشانی دەدات کە ئەمانە خەڵکی خۆڕسکی شارەکان و دەنگدەری یەکێتین، بەڵام لە ڕاستیدا تەنها کۆمەڵی کەسێکی کەمن و لە هەر شوێنێک بافڵ تاڵەبانی وتاری هەبێت ئەوانیش لەوێ دەبن و دروشمی حیزبەکە دەڵێنەوە. ئەمەی دەیبینن دیمەنی کەژاوەی ئۆتۆمبیلەکانی کادرانی حیزبی یەکێتین کە لە سلێمانی و مووسڵ بۆ دهۆک و هەولێر دەگوازرێنەوە بۆ ئەوەی وا دەربکەوێت کە خەڵکی دهۆک و هەولێر لە کەرنەڤاڵەکانی یەکێتیدا ئامادەن، بەڵام لە ڕاستیدا زۆربەیان لە شارەکانی ترەوە یان بە زۆر براون یان پارەیان پێدراوە و ئۆتۆمبیلیان بۆ گیراوە. ئەگەر جوان بڕوانی ناگربوونەوەکانی یەکێتی لە شارەکانی کوردستان و لە کاتی وتارەکانی بافڵ تاڵەبانیدا بۆ دەردەکەوێت کە بەشی زۆریان هەمان ئەو دەموچاون و لە هەمان تەمەن و ڕەگەزن کە لە سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان و ڕاپەڕین دەردەکەون. ئەوەش بەڵگەی و ڕاستیەیە کە یەکێتی بە زۆر و بە زەبری پارە خەڵک و هێزە سەربازیەکانی لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا کۆ دەکاتەوە.